تەلاق لە بینیانە هەیە ماوەی 3-4 ساڵ پێش ئێستا پیاوەکە ژنەکەی تەلاقیاوە بەڵام لە هەمان کاتا لە یەک ماڵی شاماونەتەوە بەڵام لە دوو ژووری جیاوازە حرامە و نادروستە لە ڕووی شەریعەتەوە نادروستە بە دابوونەریتی کوردەواری خۆشمان شتێکی زۆر نامۆیە و زۆر عەیبە واتە هەم لە ڕێگەی شەرعەوە هەم بەپێی شەرع ناجائیزە و حرامە و هەم بەپێی دابوونەریتی کوردەواری خۆمان شتێکی زۆر ناشیە و نامۆیە. بەڵێ و لە هەمان کاتا مامۆستا زۆر جار یعنی کە کێشەی تریان بووە لەگەڵ ئەوەی کە بەیەکی شەو بن و ماڵەیە کە کێشەیان بەیەکەوە ئەبێ ژنەکە پێی وتووە تەلاقم بە وتوێتی تۆ تەلاقنامە و پێیە بەڵام کاتێک کە مۆزوعی تر هەبووە پیاوەکە پێی وتووە تۆ هێشتا ژنی منیت یعنی هەردوو وشەکەی بۆ بەکارێناوە یعنی هەم ژنمیت و هەمیش تەلاقم میاویت. هەر کەسێ 3 جار بە ژنەکەی خۆی بڵێ تەلاقم میاویت پەیوەندیت بە منەوە نەماوە تۆ ژنی من نیت ئیتر ئەوە ئێمە سەریحمان هەیە و کینایەمان هەیە. سەریح ئەوەیە وشەی تەلاقەکە بە زمانیا بێت. کینایە ئەوەیە بۆ نمونە تۆ ژنی من نیت حاشا بۆ نمونە تۆ قەت تۆم ناوێت بۆ نمونە بڕۆرەوە بۆ ماڵی باوکت کچی ماڵی باوکت بۆ حاشا من ژنم ناوێ و ژنی من نەبوویتەوە نازانم بە 3-4 مەزەبەکە چاک نەبێتەوە و تۆ حرام بی لە من ئەمانە هەر هەمووی لەفزی کینایەن کە وەکو تەلاق حیسابی بۆ پێ جار بۆ پیاوی وا هەیە هەتا ئێستا 1000 جاوای بە ژنەکەی خۆی وتووە پیاوی وا هەیە ڕۆژانە بە ژنەکەی هەڵێڵێ تۆ ژنی منی حاشا یعنی چەندجا وتۆتی تۆ لێم حرامبی وەکو دایکم وای وەکو خوشکم وای کەچی لە ئەو سنوورە ئەو حرامە گەورەیەش ئەکەن کە ئیترەوە جیابوونەوەی بەدواوەیە لەگەڵ ئەوەشە معاشەڕەی زەوجیەکەنەوەش بەڕاستی مخالەفەی شەرعە و زۆر ناجائیزە. دیارەکە لێرە ئەوەیە کە ئەگەر بۆ نمونە بێت و ئەم پیاوە ئەم ژنە مارە بکاتەوە ما ئەم تەلاقە وەرەقەی تەلاقیشی پێ هی مەحکەمە هیچ چەند ساڵ پێش ئێستەیە بەس ئەگەر بێت و ئێستا مارەی کاتەوە ئەبێ ئەو ئافرەتە هاوسەرگیری لەگەڵ کەسێکی ترا بکە یان پێویست بۆ ناکات. طبعا ئەمە چۆنە ئەم مەسئلەیە چۆنە خەڵکێکی دژبەدین پێ ئەڵێن مارە بەجاش کە لە ئیسلامە حاشا وەلی لاشتی وامان نییە ئەمە چۆنە لە شریعەتی ئێمەیە چۆن یعنی ئەگەر پیاوێ ژنەکەی تەلاقدا باشە ژنەکەی تەلاقدا هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نامێنێت ئەم ئافرەتە بەبێ ئیتیفاق لەگەڵ ئەم پیاوەیە باشە بە حوسن و ڕەزای خۆی زەواجەکاتەوە لەگەڵ پیاوێکی ترە باشە هیچ ئیتیفاقێکیش لەگەڵ ئەم پیاوەیە ناکا کە من ئەوە لەگەڵ تا دانیشم و بەنیەتی ئەوەشەوە شوو ناکا کە تەلاق لەم پیاوە وەرگرێت ژیان ئەکا لەگەڵیا ئیتر چەند ساڵ و چەند مانگ و چەند ڕۆژ ئەوەیان خوا ئەزانێت ئەگەر هاتوو بۆ نمونە بە حوسن و ڕەزای خۆی لە پیاوەکەی جیابەوە ئەو کاتە لە ڕووی شەرعەوە پیاوی یەکەم ئەتوانێت بڕواتەوە مارەی کاتەوە باشە ئەویش بە مەرجێک ئەم ئافرەتە عیدەی خۆی تەواو بکات بە حوسن و ڕەزای خۆی کە زۆری لێ نەکاتەوە شوکاتەوە بەم پیاوەوە کەس زۆر لەم پیاوە نەکا ئەم ئافرەتە بێنێتەوە بۆیە ئەمە لە شەریعەتە بەم شێوەیە ئەوەی کە ناوی مارە بەجاشە ئەمە شتێکە توهمەیە کە دراوەتە پەنای ئیسلام و مسلمانان و ئیسلام و مسلمانان لێی بەرین